سڵاو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باشی وادانی کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ دووشەممە 1402 هەتاوی بەرابرە لەگەڵ 21 ئاگۆستی 2023 زاینی لەگەڵ هاوڕانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی پێترۆشیمی 4 لە ئیلام، ئەشکەنجە و ئازاردانی 30 کۆڵبەر لە سنووری بانە، بانکێشتی 8 هاوڵاتی لەلایەن ڕژیمەوە لە کامیاران، دەست بە سەرکردنی 3 هاوڵاتی لە شارەکانی مەهاباد، مەریوان و جوانڕۆ و ناڕەزایەتی کرێکارانی بەشی بلیتفرۆشی مێترۆی تارە. درێژەی هەواڵەکان. درێژەی ناڕەزایەتی کرێکارانی پێترۆشیمی 4 لە ئیلام. کرێکارانی پێترۆشیمی 4 لە ئیلام ڕۆژی دووشەممە 30 گەلاوێژ بۆ چەندمین ڕۆژی بەردەوام درێژەیان بە کۆبوونەوەدا و خوازیاری جێبەجێکردنی خواستەکانیان بوون. کرێکارانی پێترۆشیمی 4 ڕایانگەیاند خاوەنکار پێشتر وادەی 1 مانگەی بۆ بەکردەوە دەرهادنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و هاوسانسازی مەزایی کرێکاراندا بوو، بەڵام وێڕای تێپەڕبوونی 2 مانگ بەسەر بەڵێنەکانی شرکەت هێشتا هیچ هەنگاوێکی کردەوەی بۆ جێبەجێکردنی داخوازی کرێکاران نەگیراوەتە بەر. جێگەیان باشەیە تا ئێستا چەند کرێکاری ئەو پێترۆشیمیە پاشدەرکردنیان لەسەرکار خۆکوژیان کردووە و نزیک بە 200 کرێکاری ناڕازیش لە کارەکانیان دوور خراونەتەوە و ئیجازەیان نییە بچنە نێو پێترۆشیمیەوە. ئەشکەنجە و ئازاردانی 30 کۆڵبەر لە سنووری بانە. بەپێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو شەوی شەممە 28 گەلاوێژ، هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی لە سنووری هەنگەژاڵی بانە 30 کۆڵبەریان بۆ ماوەیەک دەست بەسەر و ئەشکەنجە داوە. بەپێی ئەو راپۆرتە هێزەکانی حکوومەت 30 کۆڵبەریان دەست بەسەر و بە شێوەیەکی نامرۆڤانە پێڵاویان لە پادەر هێناون و دوجار پێڵاوەکانیان ئاگرداوە. بەپێی زانیاریەکان ئەو 30 کۆڵبەرە پاش ئازار و ئەشکەنجە ئازادکراون. بانکێشتی 8 هاوڵاتی لەلایەن ڕژیمەوە لە کامیاران. لە ڕۆژانی ڕابردوودا 8 هاوڵاتی خەڵکی شاری کامیاران بە ناوەکانی کامبیز نەدیمی، منوچێر نەدیمی، حسام کەرەمی، سیروان کەرەمی، ئومید سەبووری، پوریا سەبووری و ئیحسان سەبووری لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و لێپرسینەوەیان لێکراوە. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ، فەرزاد و ئیحسان سەبووری دوو لاوی خەڵکی گوندی گازرخانی سەر بە شاری کامیاران بانکێشت و لێپرسینەوەیان لێکراوە. ڕۆژانی 26 و 28 گەلاوێژ 4 هاوڵاتی دیکەی خەڵکی ئەو گوندە بە ناوەکانی ئومید سەبووری، پوریا سەبووری، کامبیز نەدیمی و منوچێر نەدیمی بانکێشت و لێپرسینەوەیان لێکرا. هەر لەو پەیوەندیەدا هاوکات لەگەڵ دەست بەسەرکردنی ئەو 6 کەسە دوو لاوی دیکەی خەڵکی گوندی چرۆسانەی کامیاران بە ناوەکانی سیروان کەرەمی و حسام کەرەمی لەلایەن ئیتلاعاتەوە دەست بەسەر و ئازاردرا. دەست بەسەرکردنی 3 هاوڵاتی لە شارەکانی مەهاباد، مەریوان و جوانڕۆ. ڕۆژی چوارشەممە و حەینی 25 و 27 گەلاوێژ 3 هاوڵاتی بە ناوەکانی ئامانج خستە خەڵکی مەهاباد، موعین فەقیهی خەڵکی جوانڕۆ و زانا پەروانە خەڵکی مەریوان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران. ڕۆژی چوارشەممە هاوڵاتیەکی خەڵکی گوندی گوێکتەپەی مەهاباد بە ناوی ئامانج خستە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و ڕاگوێزی شوێنێکی نادیار کراوە. هەروە ڕۆژی هەینی موعین فەقیهی شارۆمەندی خەڵکی جوانڕۆ و زانا پەروانە خەڵکی مەریوان بەبێ هۆکار لەلایەن ئیسلاتی سوپای پاسداران و ڕفێنراون و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لەبەردەستانیە. کوژران و برینداربوونی 31 کەس لە ڕووداوێکی هاتوچۆ لە باکووری کوردستان. کاتژمێر 3:20 خولەکی بەیانی ڕۆژی دووشەممە 30 گەلاوێژ ئۆتۆبوسێکی نەفەر هەڵگر کەوتە نێو دۆڵێکی سنووری شارۆچکەی سۆرگون لە پارێزگای یۆزگاتی تورکیە و لە ئەنجامدا 12 کەس گیانیان دەدەستا و 19 کەسی دیکەش بریندار بوون کە دۆخی تەندروستی 8 بریندار ناجێگیرە. محەممەد عەلی ئۆسکان پارێزگاری یۆزگات لە کاتی گواستنەوەی بریندارەکان بۆ نەخۆشخانەی گشتی شارەکە بە میدیاکانی ڕاگەیان
ئۆتوبوسەکە تایبەت بووە بە هێڵی نێوان شارەکان و لە کاتی گواستنەوەی هاوڵاتیان لە سێواسی باکووری کوردستانەوە بەرەو ئیستانبول لە ڕێگەدا کۆنتترۆلی لەدەستاوە و کەوتوتە نێو دۆڵەکەەوە. ناڕزاتی کرێکارانی بەشی بلیتفرۆشی مترۆی تاران. کۆمەڵک لە کرێکارانی بەشی بلیتفرۆشی مترۆی تاران ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ لە ناڕزاتی بە نەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان کۆبوونەوە. کرێکارانی بەشی بلیتفرۆشی مترۆی تاران تا بە ئەمڕۆ چەندین جار لە ئاستۆخی خراپی مەعیشەت و شێوەی هەڵسوکەوتی پەیمانکار ناڕزایەتیان دەربڕیەوە، بەڵام پەیمانکار لە شێوازی جۆراوجۆر بۆ بێبەشکردنی کرێکاران لە مافەکانیان کەڵک وەردەگرێت. بەوتەی کرێکاران پەیمانکاری پێشوش پارەی ئیزافەکاریەکانی پەرداخت نەکردووە و کرێکارانی ناچار بەکاری زۆرم لێ کرد. مانگرتنی شۆفێرانی مینیبوس لە عێراق ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ. شۆفیرانی مینیبوسی شاری و لادێکانی پارێزگای مرکزی لە ناڕزایەتی بە پێنەدانی پشکی سوتەمەنی مانیانگرت. بە پێی راپۆرتەکان دایان مینیبوس پاشمانگرتن شەقامەکانی شاری عێراقیان داخست و هیچ مسافرێکیان بۆ شوێنەکانی دیکە نەگواستەوە. شۆفێرانی ناڕازی خوازیاری بردنەسەرەوەی پشکی سوتەمەنی و پێدانی لە کاتی خۆیدا بوون. هەروەها شۆفیران داوایان کرد چەند بنزینخانەی دیکە بۆ مینیبوسداران دابین بکەن تاکو قەرەباڵغی بنزینخانەکانی دیکە کەم ببێتەوە و ناچار نەبن چەند کاتژمێر لە ڕیزدا بوەستن. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نفلین سینیتی کلیبەر ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ. کرێکارانی شرکەتی نفلین سینیتی کلیبەر لە پارێزگای ئازەربایجانی شەرقی لە ناڕزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان پاش تێکەڵچوونی نێوان کرێکارانی ناڕازی لەگەڵ خاوەنکار، ژمارەیەک لە کرێکاران بەهۆی گوشاری دەرونی باری تەندروستیان تێکچووە و ڕەوانەی نەخۆشخانەکران. پاش ئەو ڕووداوە بەرپرسانی دەوڵەتی لە شارستانی کلیبەر خۆیان گەیاندە کارخانە و لەگەڵ 8 کەس لە نێنرانی کرێکاران کۆبوونەوە. برینداربوونی 4 کرێکار لە کارخانەی عەتر و بۆنی ئەیوانەکی لە گەرمسار ڕۆژی یەکشەممە 29 گەلاوێژ بەهۆی ئاگرگرتنی 2 کارخانەی عەتر و بۆن لە شارستانی ئەیوانەکی گەرمسار 4 کرێکار بریندار بوون. شارستانی ئەیوانەکی لە نێوان پارێزگاکانی سمنان و تاران هەڵکەوتووە و چەندین کارخانەی گەورەی تێدایە. ڕۆژی ڕابردوو بە هۆکارێکی نادیار ئاگر لە 2 کارخانەی عەتر و بۆن لە شارستانی ئەیوانەکی کەوتەتەوە و پاشگەشتنی هێزەکانی ئاگرکوژینەوە و فریاکەوتنی خێرا 4 کرێکار بە بریندراری گەیاندرانە نەخۆشخانە و ئاگرەکەش کۆنتترۆل کرا. سەپاندنی سزای ئێعدام بەسەر جەعفەر ئیبراهیمی. جەعفەر ئیبراهیمی بازرسی شۆڕای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران کە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە معەلیمان لە کۆبوونەوەی 1 گوڵانی 1401دا دەست بەسەر کرابوو لەلایەن لەقی 36 دادگای پێداچوونەوەی تارانەوە بە 5 ساڵ زیندان محکوم کراوە. پارێزەری جەعفەر ئیبراهیمی لەو بارەوە نووسی زۆرترین سزا بۆ تۆمەتی ساختەی ئیجماع تەبانی واتە 5 ساڵ بۆ ناوبراو پەسەند کراوە، بەڵام بە پێی بەخشنامەی کەمکردنەوەی سزاکان 2 ساڵی بۆ ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. هەروەها ماوەی بەندکرانی ئێستا و پێشووی لە ماوەی سزاکەی کەم دەکرێتەوە. دوا هەواڵ بەردەوامی ئاگری دارستانەکان لە ئیسپانیا، ئەمریکا و کانەدا. ماوەی چەند ڕۆژە ئاگری دارستانەکانی ئیسپانیا، ئەمریکا و کانەدا درێژەی هەیە و تا ئێستا 4 کەس لە کانەدا گیانیان لەدەستاوە بە هەزاران کەس لە هەر 3 وڵات ئاوارە بوون. بەوتەی بەرپرسانی دەوڵەتی ئیسپانیا ئاگری دارستانەکانی دوورگەی تنەریف بە ئەنقەس کراوە و گیانی 1 ملیۆن دانیشتووی ئەو دوورگەیە کەوتوەتە مەترسیەوە. هەروەها هەزاران کەس ناچار بوون ماڵ و حاڵیان بەجێ بێڵن و بۆ شوێنە ئەمنەکان کۆچ بکەن. لەلایەکی دیکەوە زیاتر لە 100 ناوچەی جەنگەڵی لە وڵاتی کانەدا ئاگری گرتووە و بەهۆی خراپی کەشوهەوا ئاگرەکە لە کۆنتترۆل دەرچووە و دەوڵەت هێزەکانی ئەرتەشی ناردۆتە یارمەتی هێزەکانی ئاگرکوژینەوە. هەروەها دانیشتوانی 2 شار بۆ شوێنەکانی دیکە گوازراونەتەوە و 4 کەس گیانیان لەدەستاوە. لەلایەکی دیکەوە ئاگر لە کێڵگە و دارستانەکانی شاری سپۆکنی سەر بە ئەیالەتی واشنگتۆنی ئەمریکا کەوتوتەوە و
بەو هۆیەوە یەک کەس گیانی لەدەستدا و هەزاران کەس ماڵەکانیان بەجێهێشتووە. بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست کە شێوەڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵە.